وەرزشکارێکی دیێرینی شاری سلێمانی لامان میوانە کە لە هەمان کاتە کە وەرزشکارێکی دێرین و پڕ ئەزمموی شاری سلێمانیە لە هەمان کاتان نیگارکێشێکی زۆر باشە و تابلۆکانی کەمێکی دیکە لەسەر شاشەی کورسات دەیبینن. ئەویش مامۆستا بەختیار کەمال وەرزشکاری دیرینە. مامۆستا سڵاوت لێبێت بەخێر بیتەوە هەم بۆ شاری سلێمانی و هەم بۆ پرۆگرامەکەی ئێمە پرۆگرامی ڕۆژێکی زۆر بەخێر بێت سەرچاو. زۆر سپاس. سڵاو لە جەنابتان، پێشێکی سڵاو لە هەموو کارمەندانی ئەم تەلەڤیزۆنە جوانە، سڵاو لە کەناڵی کورسات. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و ئێمە من خۆم شخصیەن هەر خێزانیە هەر لێ متابعی هەموو بەرنامەکانتانەکەین. زۆر دووبارە بەخێر بیت. مامۆستا بەختیار چۆن بناسێنین هەم وەکو وەرزشکار یان وەکو هونەرمەند و نیگارکێش؟ ئێوە بنەماڵەکەتان لە ڕێی مامەکانتەوە هونەرتان وەرگرتووە و لە ڕێی شەید وەشیار و کاغرزگار کەمالی براتەوە کە بێژەری هەواڵە وەرزشیەکان بووە وەرزشان وەرگرتووە. بەڵێ هەر وەرزشیان وەرگرتەوە. بەڵێ بەتەکید من بەختیار کەماڕەشی لە دایبووی ساڵ 1955 شاری سلێمانیم. لە گەڕێکێکی زۆر کۆنی ئەم شارە لە دایک بووم، سەرگۆل یا بڵین دەرگەزێن لەوێ لە دایک بووم. هەموو قۆناغەکانی خوێندم هەر لەم شارە تەواو کردووە. لە ساڵی 1970 بەرەو هاندەران ڕۆشتم. ئێستا نزیکەی 27 ساڵە لە وڵاتی سوید جێنشین بووم لەوێ و بڕاتان هەبێت لەو ڕۆژێک کە ئێرەم بەجێهێشتووە هەر بە هەمان ڕتم من لەوێ کار ئەەکەم بۆ ئەو پەیامەی کە لێرە هەم بووە لەوێ کۆتایی پێبێن. کەواتە لێوەش خەرخەریکی کاری وەرزشین. بەڵێ بەتاکید. زۆر باشە. تەمەند درێژ بووی مامۆستاکیان. باسێکی ڕابردوومان بۆ بکە، پێمان بڵێ سەرەتا چۆن دەست کرد بە وەرزشکردن لە چی یاریەکەوە دەست پێ کرد؟ کەمێ قسەمان لەسەر و بابەتانە بۆ ئەزانی سۆمی شەرۆک و هەیەکێ لەو ئەو ناڵانی ئەو سەردەمە هەر لە تۆپی پەڕۆ بڵین تۆپی پەڕۆمان دروستە کرد خۆمان ئەوە فوتبۆڵمان تۆپمان بوو. دوایی بە گەڕک پارەمان کۆ کردوانێ فلس هەتا تۆپێکی سێپەنجاییمانە کڕی. جاربەجاری ژەکەوتە ماڵانەوە لەو دیوە چەقۆی چیان لیاوەیان تەقان هەڵیان ئەو دیوەمان ئەلەوە من دەسم پێ کرد لە ناو گەڕەکە و لەگەڵ ئەو خۆشەویستانەی زەمەنی خۆی لەگەڵما بەیەکەوانێ کۆبووینەوە و هەستمانە کرد شتێکێ لە ناخمانەمانوێ بێنینە دەرەوە. ئەوەش وەرزش بوو بەڕاستێکی. باشە بە تۆپی پێ دەست پێ کرد و یاریزانی ساحە مەیدان بوویت. لە هەمان کاتا یاریزانی بالە. ئەمە زۆر قرس بوو بۆ من. جا هیلاکی من ئەلەمایە بەڕاستێکی. تۆپی پێ بەشێکی گەوری ژانی منی داگیر کرد بوو لەبەرەوەی حەزەکە زۆر بوو. دوا بە دوای ئەوە هەم خۆشەویستیم بۆ ڕاضە و بۆ وەرزشەکە لە مەکتەبەکانە سیرمانە کرد. میهرەجاناتی ساڵانە هەبوو. یانوت ئێوە وەرزش مامۆسای ڕاضەکانمان پیانەوەتی مامۆسای وەرزش ئەبێ ئێوە مشارەکەی ئەمە بکەن و ئەمە من لەبیر بە مامۆستا کەمال ئیبراهیم پیرۆت سوالێکی لێکردم. بەڵێ وتی کێ ئەتوانێت 12 دەورەی ساحەکە ڕاکە؟ منیش بە غەریبم نەزانی چونکە کە بوژانەوەمە کرد زۆر بە درەنگی گیرام. ئەیان سەردەنیەوە یاری ئەو سەردەمەی خۆی بوو. لۆ ئیتر حەزم بۆ ساحە مەیدانیش دروست بوو. ئیتر بەڕاستیەکەی بەجددی گرتم ئەویش هەتا ڕادەیەک و نتایجی جوانجوانیشمە حتا لەسەر مستەوای عێراقیش و لەسەر مستەوای کوردستانیش. زۆر باشە. مامۆستا بەختیار ئەگەر بۆ منە لێو پرسم بڵێم لە بینی وەرزش و هونەرە مامۆستا بەختیار زۆرتر حەزی بۆ کامیان هەیە؟ بەتاکید بۆ وەرزشەکان. بۆ وەرزشەکان. بەڵێ بەتاکید دلارخان چونکەەوە ژیانم بووە. ژیانی یعنی هەمووی داگیر کردو. باشە. ئێستاش بەردەوامی لە هەر جوڵەیەکی وەرزشی بێت لەوێ بە ئەمانەت پێ دەڵێمە تام دەقەی لەگەڵ جەنابتان قسەیەکەم پرۆگرامی تایبەتی خۆم هەیە لەوێ لە هەر لە مەسبەحەوە و هەر لە مەسەلەی یومەوە کە لێ ئەویکەم خۆشمەر ئیژەکەم. من 3 ساڵە تەقاوتم لەوێ. لە دوای ئەم 3 ساڵە ئیجباریان کردم هەر بگەڕێمەوانێ بۆ تقریبا من لێ یەکی حوتابم بە 7 ساڵ. سپاس دەکەم. ئیجباریان کردم کە بێنمەوانێ و خێزانەکەشم گوڵاڵە هەر لەگەڵ ما بەیەکەوە لەوێ ئیشەکەن ئەو ژاریزانی منتەخەبی سلێمانی و نادی سلێمانی بووە بۆی ئەڵێ هەر شتەکەمان هەمووی هەر ریاضەیە. بەڕاستەکەی بۆ زیاتر سەرقاڵم بە ریاضەکردنەوە و تەلەبەم زۆرە قاعەم هەیە
نیشاتاتی و ئەوێ سنتەرێکی گەنجە. باشە کەواتە وەرزشکردن چی بە مامۆستا بەختیار بەخشیوە؟ هەرچی خۆشەویستی من با بگەڕێمەوە بۆ ئەو زەمانی خۆمیتیام هەموو خۆشەویستیەکەم و حورمەتێک ڕێزێک پێزانینێک ئەو زەمەنا کە وەرم گرتوێ لەو کۆمەڵەیە ئینسانی بە ئەمەک و ڕێک و پێکم ناسی کۆمەڵێک بوو بە ڕەفیقم کە تا ئەم دەقیقەیە تامەزرۆم بیان بینمەوە دڵسۆزی خزمەت ئەمانە هەمووی بە من بەخشرا ئەمە شتێکی گەورە بوو بۆ من بەبێ هیچ مقابلێ ئەم خۆشەویستی و بەرز ڕاگررتنی وەرزشەی من بۆ شارەکەم وابزانم گەورەترین مەکسب بۆ من مامۆستا ئێستایە و بەگشتی وەرزش لە شاری سلێمانیا بە تایبەت وەرگرین بەنمونەوەری بگرین چۆن نەبینیت لە پێشترا بەم جۆرە ئێوە دەستان پێکردووە لە ئێستاە زۆر فراوانتر بووە بوارە وەرزشیەکە بڕاتە بێ ئەگەر من لە خۆمەوە باسکەم لەگەڵ جەنابتان قسەیەکەم هەری گەنجێک لە زەمەنی ساڵی هەفتاکان تا نهایەتی هەفتاکان گەورەترین مەسئولە لەسەر شانمان بوو ئە لە بشارە ئەترساین لەوەی بگیرین ئەترساین شتمان بەسەر بێ حیزبی بەعز بوو لە هەموو دقیقەیەکە ئێمە ترسی ئەومان هەبوو تووشی بەزمێک ببین بەڕاستیەکەی ئێمە لەو زەمەنا ڕاضەمان کرد بۆ ئەم شارە بەبێ مقابل هەرچی پێی بڵی ئیسیفادە من لە ڕاضەم کردبێت وەکو شەخص نەمبووە ئیلا ئەوەی کە من هەمبوو بێت پێشکەشی ئەم شارم بەبێ ئەوەی کە هیچ پاڵپشتیەکتان هەبێ پاڵپشتێکی داراییتان هەبێ یا جلوبەرگ و پێداویستی وەرزشەکانتان بەدابین بکرێ ئێوە وەرزشتان کردووە بە تاکید یەک شتی خۆشی بۆ بجەرمەوانێ ئەچوین بۆ عەمارە یاریمان هەبوو نادی قەراری یاد کۆنگەرەمان ببوورە پێڵاوی وەرزشی بڵێ سێ پێڵاویان بۆ کڕی بووین ئەم سیانە یەک من ڕقم چلوویەکم لە بێکرد ستم کۆی جوانەمەرگ ئەویش ڕقم چلوێکی لە پێکرد کە شەوتێک من لە پێمەکرد شەوتێکیش ئەو خواخواان بۆ ئەو شەوتی من لە پیامایە ئەو شەوتە تەواو نەبێ یعنی ئەوە دوای ئەو شەوتە منم کۆنگەرم باە بە سم کۆ یاری پێ کردای ئێمە ئەبوو شێوەیە وەرزش لەم شارە بەڵێ ڕاستەکەی بەبێ هیچ مقابلێک بەبێ هیچ حوافیزێک بڕاتان هەبێ بەڵێ لەشتان ساغ بێ مامۆستا اینجا ئێستا لە شاشەی کورساتەوە کۆمەڵێک گوێنە و دیمەن هەیە کە هی ساڵانی ڕابردوون کەمێک باسی ئەوانەمان بۆ بکە بۆ نێستا ئەم وێنەیە چییە ئەمە تیپی کەمال سەلیمە باشە ئەمە تیپی کەمال سەلیمە لە ساڵانی هەفتایە مامۆستا خوا لێ خۆش و مامۆستا سەلاحی تایە و خۆشم لە تەنیش بروسکی نووری شاوەی سەوم ئەگەر چاوم باش ببینێ بەڵێ ئەمانە بەتاخۆ کۆمەڵێکیان ئەمری خۆیان کردو و کۆمەڵیان لە ژیانماون ڕۆحیان شاد بێ و شەوەندێژی بۆوانەی کە لە ژیانە باشە وێنەی دواتر با ببینی نەگەر هاوکارانمان ئەمە بەڕاستی بەڵێ لەو کاتیا یاریزانی ساحە و مەیدان بەڵێ یاریزانی ساحە و مەیدان بووم من بەڕاستێکەشی هەر یاریزانی ساحە و مەیدان نەبووم بەڵام هەر بۆکو لە بیدایەتە بە جەنابتانم و خۆشەویستیم بوو بۆ ئەمە من 3-4 ساڵیش هەر بەتەڵی ساحە و مەیدان بوومەوە ڕاکردنی 1500 ئەمە ساڵی چەندە مامۆستا ئەمە ساڵی 1970 1970 یاریگای سلێمانیە ئەمە مەلعەبەکەیە تەسەووڕ ناکەی خەڵگەها بۆ سەیر تا لەوان نەبوو تا دیارە زۆر قەرەباڵەشە باشە مامۆستا چی یادگاریەکەت هەیە ئەو کاتە کە بیرت نەچێتەوە بیرت ما بێتەوە پێشم بڵیت بەشداریکردنی ژنان و خانمان لەو کاتەیە چۆن بوو بۆ وەرزشکردن زۆر لە ئێستا باشتر بوو زۆر لە ئێستا باشتر زۆر لە ئێستا باشتر کە ڕەنگە ڕێگری هەبوو بێت یەک دەنێک ڕێگری نەبوو بڕاتە بێ ئەو تەواجودەی کە ئەوە شەر هەر خۆم لە ساحە مەیدانە بەڵێ ئەو تەواجودی ئافرەت هەی بوو زۆر بە کەمێکی زۆر بوو باشە ئەم وێنەیە خاتوونێک پشتی لە کامێراکەیە ئەوە هەستمەکەر جلی بووکەنی لەبەرا بوو چ پەیوەندێکی بە وەرزشەکەەوە هەبووە ئەو کاتێ ئەو بۆنەی هێنراوەتە بەڵێ ئەوەی کە بوو هەدایەکەی هێنا و کاس و مەدالیەکانی خستە سەر عینەکەەوە بەڵێ ئێمە فعالیاتی زۆر گەورەی لەوحاتی خەلفی هەبوو زەمانە بەجلی کوردیەوە بەڵێ زۆر باشە مامۆستا بۆمان باس کە چ شتێک لەو سەردەمەیە بەڕای تۆ باشتر بووە لە چاو ئێستاە بۆ نمونە ئەگەرچی کۆمەڵەکەم و کورتی شەبوو بێ وکو خۆت باسی لێوە کرد تەنانەت ئەو پێڵاو وەرزشیەکان بۆ شێوازە مامەڵەتان لەگەڵا کردووە سەرڕای ئەو هەموو کەم و کورتیەش بەڵام ئێوە هەرتوانیتانە پلەی باش بەدەست بێنن ئاسی وەرزش بەرە و پێش بەرن چ شتێک لە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە بەڕای تۆ
ئەو خۆشی و ڕێز و پێزانینەی کە لە زەمەنی منە هەبووە بڕوا ناکەم ئێستا هەبێ ئەو دڵسۆزیە ئەو خۆبەخشی کە لە زەمەنی منە هەبووە ئێستا هەمووی ببوون بۆ بە پارە ئەکرێ ئێمە پاری خۆمان سەرڤە کرد ڕۆشین ئەچین قۆنەریەکمان چا کردەوانێ لای پینەچیەک بووی ئەم ڕۆیاری پێ بکەین ئەمش قەناعەتی بە هیچ شتێک نییە و هەموو شتێکیشی بۆ تەنانەتێک لە یادگاریەکانی بەڕێزدەوەی کە بە ئۆتۆمبیلی خۆت تەواوی یاریزانەکانت بردووە کە ئۆتۆمبیلەکەت نەسڕێکی پشکۆلە بووە هەروەڵا نەسرێ بوو هەش بوو بەخوا حەوت بوو هەش بووین تایە بوو نەفەر لە نەسڕ هەروەڵای بوو نەگوتیەکەی من لە بەردەمی ئینەکە تەقیە مرورەکە هاوتم بۆ خۆی سا ئیجازەکەم لێ سەنێتەوە وڵا کاکە جان چۆن یوتی کاکە وڵی نەهاتم ئیجازەکە لەداکە بەس هەرێکی هاتە دەرەوە دوان سیان بەس پێم بڵێ ئەمە چۆن ڕوویە چۆن جێگەتان بوو وتی چۆن جێگاتان بۆتەوە کاکە وتم وڵا ئیتر ئەمە هەمووی ڕاستپاردەیە ئەم کسانە لە لای من ناتوانم بە تەکسی بیان نێرمەوە خۆم لە ماڵەوە ئەم بردن و هەر خۆشم ئەم بردنەوە دەستە خۆش مامۆساگیان با باسێک لە لایەنە هونەرێکی بەڕێزت بکەین بەڕێزت لە پێش پرۆگرامەکە لەگەڵ لانا گفتوگۆمان لەگەڵا کردی وتی من بە هونەرمەند ناومەهێنن بەڵام ئەوەی ئێمە بینیومان و تابلۆکانی تۆمان بینیوە بەڕاستی دەزڕەنگینیت سپاسە دەکەم ئەم تابلوانی کە لای جەنابتانەوە پێشکەشە کرێ ئەمە هەمووی لە سوید کێشاومە لە سەعات من ئیشەکەی من لە سەعات دەوەیە بۆ یەک لە دەی و ئافو لە دەیەوە بۆ حوتی ئێوارە ئەنجا دو سەعاتی یەکەمی تەلەبەکان لە مەکتەبەوە یعنی ئەو فترێم هەبووە ستافلەکەم دەرهێنا و هیچ شتێک لە ڕسمانە لەسەر هیچ ڕسمێن نەم کردووە لەسەر هیچ ڕسمێن نەم کردووە ئەمە هەمووی فکری خۆمە ئەکرێت ئەمە ببێ یعنی بۆ خۆم قەناحەتم بۆ خۆمێناوە ئەکرێ بێ ئەمە ئەوە زەدیێکی گەورەی نایە ئەوەی ئەو مناڵە ئەو ڕسمم کرد لە دووسێ مەعرەزیشم کردووە و ئیجباریان کردم ئەوە ڕسامەکان هاتون وتیان ناکرێتەوە مەعرەز نەکەیتەوە ئەبێ ئەگەر تۆش نەیکەیت ئێمە ڕسمەکانت دەبین بە ناوی تۆ ئەگەم لا حەزە بکەی لەسەر هیچ لەوحەیەکم ناوی خۆم نییە بۆچی ناوی خۆت نییە بۆچی ناوی خۆنە مەسەلەکەی من بەڕاستەکەی دەمەویست تەجاوازی هەر کەسەوە بە میهنەی خۆی من ئەم ڕسمە بەڕاستی زۆر تایبەتە ئەم ڕسمە زۆر شتێکی تایبەتە ئەمە مەکتەبلی وەرگرتووم لە ناو ساڵەی موسیقەکە هەڵیان واسیوە لە ناوەڕاستی ئەوێ هەدی منە بۆ مەکتەبەکە زۆر خۆشم کە دانیشم جارۆزە تەسەور ناکەم خۆشم کردوێتم بڕاتە بێت باشە ئەمە شوێنێک بۆ منە خۆت بینیوتە و کردوتەوە بڕاتە بێت لەسەر هیچ ڕسمێک ڕسمم نەکردووە ئەڵێم طبیعەت احتیمال هەیە ئەمەی تابێ یاواتە طبیعەتەکەش نەبینیوە تۆ طبیعەتەکەم نەبینیوە ئەنجا من لە ئەرشیفی خۆما هەموو ڕسمێک بە سێنەوە کردومە یعنی کامەیان زۆر لەلام جوان بۆ ئەوەیانم هێناوەتە پێشەوەن یعنی لەو فرسەتە ئەوە باسی کەم تابلۆیان بکەین کە بەڕاستی سەرنجڕاکێشە زۆر جوانە ئەمە ناڵێم ئەخیر تابلۆمە تقریبەن ئەوە دووسێ تابلۆم لە دوای ئەمە کێشاوە ئەمە لانەی ڕزگاری برام داوای کرد لێو بۆم هێنایەوە بۆ ئێرە مامە ئەم تابلۆی ئی منە و فعلا نیسا لە لای تابلۆیەسە گەڕاوەوە باشە دەستە خۆش بەڕاستی تابلۆکانی یەک لە یەک جوانترێکنەوە تەکەڵکردنی ڕەنگەکان سەلیقەیەکی هونەری زۆر تەواویەوێت واسەکە مامۆستا زۆرتر حەزی لەوەی وێنەی سروشت بکێشەوە لە مامۆستا حەزم لێتی ئاو سەوزایی زۆر لە سویدیش زۆر مهتەم من پێی تەسەور کە خەڵک بە دەرەجەی یەکەم بوو شوێنێکەوە بێتەوە تۆ بۆ هەموو شوێنێک کە بێزار بی بێتاقەت بی یا لە شتێک نیگەران بی ڕوئەکەیتە کوێ ڕوئەکەیتە ئەو شوێنەی کە سەوزیتیایە و ئاویتیایە هەم خەمڕەوێنە هەم تاقەیەکی تازەشە دەیاتێ جا من خۆم ئەمە لەسەر دیوار کردومە ئەم لەوحەیە بەڵێ ئەمە با مبالغەی تیانەکەم هەمووی سێ سەعاتی نەخایەنەوە کردومە هەمووی سێ سەعاتی نەخایاندووە کە ئەم تابلۆیم کردووە ئەمە بە فڵچەی گەورە کردومە جا با قسەی ئەمەش بۆ جێڕنەوە ئەو لۆکاڵەکەمان بۆ یاغە کرد بە ڕەش و بە سپی لە سپێکە ما بۆ تۆزێ لە ڕەشەکەش ما بۆ دیوارێکمان هەبوو ڕەش بوو بە سپی تاما کرد بەفرە ئەگەر بێتە پێشەوە لەگەڵ ئەمایە منزەرێکی بەفرم دروست کرد ئەم نیویۆرکەشم دروست کرد
لە هینەکە لە تابلۆکانت مامۆستا زۆر جوان و تایبەت یعنی هەتا زۆر لێ ورد نەبیتەوە هەز ناکەی کاری دەستێڵی فۆتۆیەکە و چریکەنراوە و دانراوە ئەوەندە بە جوانی لەوێ ئەو قسەی جەنابیشی لەوێ بە هەماشیەوە بەچی دڵم خۆش بوو ئەوانی کە بە منیان وت هەر هەمیان ڕەسامی چاک بوو اینجا ڕسمی دوو ڕسمی منیشان بردیانە خۆیان نووسیان ناوەکەم بردیان لەگەڵ خۆیان وتیان لە معرەزی خۆمانە بە ناوی تۆدایە بەس باش مامۆستا وەکو خۆت تا چەند لە پێشەنگاکانە بەشداری کردووە یان بەشداری ئەەکەی لە پێشەنگاکانە یان پێشەنگەی تایبەت بە خۆتە هەبووە سێ پێشەنگەی تایبەت بە خۆم بووە یەکیان لە مەکتەبەی فێڵێن لەوێ کردومە بەڵێ دوو جار کردم لەوێ وەڵا مەکتەب تایبەت بە خۆت تایبەت بە خۆم مەکتەبەکانیش سێ جار لە مەکتەبەکان کردووە داوایان لێ کرد ئەم پێشەنگایە بەشدار نابی لە پێشەنگایەکە لە شاری سلێمانی بکرێتەوە لەگەڵ هاوڕێیانت لە شاری سلێمانی هیچ بیرۆکێکی وات بەداخەوە ناتوانم بڵێم بەشدارە بم لەبەر ئەوەی کەوا نە لەوحەکان لە لای خۆم هەمووی ئەمانە هەدیە من بیرم لە شتێک کردەوە کاکەڕۆن ئەم لەوحانەوە ئەم تابلوانی بچێتە لای خەڵک یادگارێکی من بێ بۆ خەڵک لەکوێ زیاتر تەوزیم کردووە مەکتەب قوتابخانەکان یەکێک لەوانە دکتۆرێک بوو وتی تەمە ناکەم ئەم لەوحەیە بە قیمەت بە هیمەت وتم بە قیمەتەکەینا ئەمە بە هیمەت بۆ مێنا خۆم لە یادەکەی هەڵم واسیوە بعضێک لە مامۆستاکان داوایان لێ کردوون لەو دیارە بە نرخترە لە بڕاتە بێ بە نرختنی شت کە لەوێ پێشکەشم کردبێ ئەو تابلوانی خۆم بکە بەبێ مقابلیان باشە کاتە مامۆستا ئەمێ باسێکی ئەوە بکەین لەو وڵاتانە تا چەند قەدری کاری دەستی ئەگیرێت بۆ نمونە سابەڕێزت تابلۆیەکی زۆر جوان و سەرنجڕاکێژەکێشیت چەنەها کاتژمێر بە دیار ئەو تابلۆی و چەنەها ڕۆژیش بگرە دانیشیت بە دیارەوەی تا تابلۆیەک بە تەواو تێنەخشێن تا چەند دواتر بۆ نمونە قەدری ئەو تابلۆی ئەگیرێت کە بەدەستی وێنە کێشێک کێشرابێت تەسەور ناکەی هیچ شتێک نییە لەوێ من دائیم لە ئیشەکە مەڵێم 25 ساڵە لەوێ ئیشەکەم هەر خۆم لەگەڵ خێزانەکەم گوڵاڵە دامان مەزلان ئەو هینە سنتەرێکی گەنجان هەر کەسێکەیە بۆ لای ئێمە کەس نایە سەیری داتاکەمان بکە و مۆبیلیاتەکەمان بکە ئەمە یەکسەرە گەڕێن بۆ دیوارەکان بزان چی بە دیوارەکان بڕواتان هەبێ بە ئەمانەت ئەمان یەن ئەوە چێ کردی ئەوەی چێ کردی هەتا من ڕۆژێکیان سێ ئافرەتاتن بۆلام سێ ئافرەتاتن بۆلام من نەبزانی بەڕاستەکەی لە ئیدارەکە دانیشت بووم هێنمە کرد ئیشی داتاما کرد وتیان میوانە هاتمە دەرەوە سێ ئافرەتی بە ئەزمون بوون و بە عومر بوون تیان بەختیاری وتم ئاتۆقیان لەگەڵاکردن فەرموو قاوەمان تەقدیم کردی من هاتوو بۆ سەیری تابلۆکان هەر یعنی بە ئیستیغراب وەرگرت تابلۆکان مەمە چێ و توێتی هێشتا هیچم نەکرد و وتی بیان وتم شتی زۆر جوان لە لۆکاڵەکە هاتوو سەیرەکەم بۆ تۆ دیار نەبێ سەیری ئەم تابلۆیەشم هەبوو ئەوەی سەر دیوارەکان هەردووچی هەبوو دوانسانیش کەشمە بوو وتم وڵام من بەڕاستەکەی کاتی فەراغەکەم لەگەڵ قوتابیەکانم ئەبەمە سەر کە دائەنیشم ڕسمەکەم لەوێ کاکە بڕات لێم کۆبنەوە دائەنیشێ لەگەڵم ئەویش وەرەقە دەرەهێنێ لەگەڵ هەموو ڕمەرسەمێکی خۆما ئەوانیشم پێشکەش کردووە یعنی دڵی ئەوانیشم پێخۆش کردووە اینجا یەک پەیامی زۆر گەورە هەیە لەم ئیشەی کە من کردومە ئەمەی دووهەم لێم ئەپرسن تۆ بوو ئەمەە جوان ڕسمەکەیەکەی وتم من ڕەسام نیم بەڵام ئەگەر هەر کەسێک بیوێ لەم دنیاە ببێ بە شتێک هیچ شتێک مستەحیل نییە منیش پێتان ئەڵێم ئەگەر من تۆزێکم کردبێت تۆ ئەتوانی لە من زیاتریش بکەی مەیکە بە مستەحیل دەسەخۆش لە کۆتاییات چیت هەیە بۆ مامۆستا ڕزگار کەمالی برات کە بەردەوام لە گەڕانەوە تا بەیەکەوە ئەبینرێنەوە و لە پێشتریژە هەر بەیەکەوە بینراون وەکو وەرزشەوانێکی دێرینی شاری سلێمانی و ئێستاش بۆ چاوپێکەوتنەکە ڕێزوسڵامان بۆی هەیە هاتووە لەگەڵتا سپاس ڕزگار بمان بۆرە مامۆستاگیان بێگومان مامۆستا ڕزگار شانازیە بۆ هەمومان خزمەتێکی زۆری کردووە لە بواری وەرزشە بێگومان ئێمەش لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ مامۆستا ڕزگاری بەهیوای تەمەندرێژی بۆ بەڕێزت و مامۆستا ڕزگار کەمالیش زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بەڕاستی گەورەت کردین جەنابتانەکەم کە هاتیتە پرۆگرامەکەەوە دووبارە بەخێر بیتەوە هەم بۆ شاری سلێمانی و بەخێر بیت بۆ دەستگای میدیای کورساتیش سپاس پێزانینی خۆم بۆ جەنابتان و بۆ کەناڵە جوانەکەی کورسات هیوادارم هەمیشە دراوشە
زۆر زۆر سپاس دووبارە. زۆر سپاس.